بەوەی کێشەی کەمی غاز وەک خۆیان دەڵێن خاوەنی نانەواکانی قەزای خورماڵ دوکانەکانیان داخست و مانیان لە ئیشکردن گرت و دەڵێن کێشەکەمان بۆ چارەسەر نەکەن ئامادەنین دوکانەکانیان بکەنەوە. وێنەچینە ناحیە بەڕێوەبەری مدیری ناحیە ئەم شارە بەبێ هیچ بەرپرسیارەتێک لە ئاسی ئیشەکەیە بەگوێی خۆمان ئێمە لە ژووری پێشوازی بووین ڕاستەوخۆوتی من نامەوێ بیان بینم ئەوان چین تام لەگایانە کۆبمەوە ئەنی بەڕاستی ئێمە لە ڕووی شعوری ئینسانی شعوری شکاندین بەڵام ئێمە بەڕیانماندا هیچ دەسەڵاتێکمانی وەکەوەی کێشە مەشاکی دووسەکەوتمان بایکۆتی ئیشەکەمانەکەین تا ئەو کاتەی غازەکە ئاسایی یەکەن بۆمان ئیشی خۆمانەکەین و خەڵک و منتیقە و شاری خۆمانەوەمی ناسرا و خزمیەکین ئاسایش نابێت و ئێمە هەر ئەو نەمان لەسەر دوکانەکە داخین تا ئەوە کەی بۆیان دابین کە دیشی خۆمانەکە. ئەو کێشە و گرفتەی نانەواخانەکان باسییان کرد برد مەلای بەڕێوەبەری ناحی خورماڵ بەڵام ئەو لەسەر ئەبوونی کێشەکە قسەیەکی جیاواز دەکات. پێمان ڕاگەیاندن پێویستە نرخی نان هەرزان بکەنەوە و هەژنان بکەنەوە بە هەزار بەڵام تەنها یەک لە نانەوەکان کە ئەوەی پێشوو بوو هەر دەستخۆشی لە یەکەین دووبارە هەر ئەو هەژنانەیە بازار ئەمای تر بیانووی ئەویان هەیە گوایە ئەو بڕەغازی کە پێشتر پیان دراوە بەو بڕە ڕازینین و داوای بڕی زیاترەکەن ئێمە لە ئێستا تەنها ئەو بڕیان بۆ دابینەکەین کە پێشتر پێماناون و بەڵێنی شانەیەنی بەردەوام بین هەر کەسێکیش لەم نانەوانە تا چەند ڕۆژێک مۆڵەتیانەین بەردەوام بێ لە داخستنی ناواناوەکەی ناچارین لە ڕێگەی داواکاری گشتیەوە سکاڵای یاسایی لەسەر تۆمار بکەین بە دڵنیاییەوە پێشتر ئێمە پێش ئەزمەکە ئەو بڕەمان پیاون و هەژنانیاناوە بازار لە ئێسا لە خۆڕایی بیان وەگرن. خورماڵ ناوچەیەکی گەشتیاریە و داخستنی نانەواخانەکان زیاتر کاریگەری بەجێ دێڵێت و دوکانی کەبابخانە و خواردنەکان ڕوبەڕووی کێشە دەبنەوە بۆیە داوا دەکرێت هەرچی زووە کێشەکان چارەسەر بکرێن. تازە بمانوێنەوانێ ناوچەی هەورامان بەعام بۆتە ناوچەیەکی گەشتیاری پێویستە 24 ساعتە ژیان هەبێت لەم خورماڵە بەردەوام بێت بۆی بەردەوام بێت دەبێت هەردوو لامان هەم نانەوەخانەکان و هەم ئیدارە دەبێت هەم ئیجرات هەبێت ینی بەسەراحەتەن من لەگەڵەوانیم ئیجرات نەبێت بەڵام لەگەڵەوەشانیم کە دابخرێت کابرا قازانج نەکات ئەگەر بکرێ غازیان ویسە غاز لە زۆر شوێن ینی هەستەکەم لە زۆر شوێن لە جاران باشترە شەڕ تەواو بۆ هیچ مشکلەیەک نەماوە بۆ دەبێت لە خورماڵە غاز نەبێت. بەڕێوەبەراتی ناحی خورماڵ دەڵێت هەفتانە لە 9 بتڵ تاکو و 25 بتڵ بەسەر نانەواخانەکاندا دابەش دەکەن. نانەواخانەکانیش دەڵێن جیاکاری لە دابشکردنی غاز دەکرێت و ئەو بڕەغازەی پێیان دەدرێت بەشی کارکردنی ئەوان ناکات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام قەزای خورماڵ.